سڵاوی خۆی گەورەتان لە بێ قوتابیانی عزیز لە ڤیدیۆ ئەم جارە ژینە سەر شکارکردنی پرسیارێکی تری و زاری کە پرسیارەکەمان ئەڵێ ڕوونکردنەوەی سمێڵی بۆ ئەم کۆمەڵە پێدراوانە دیاری بکە. چوار وێنەی دایتەمە ئەڵێ چە لەو وێنانە یەکێک لە وێنەکانم ناوەڕاستەکەی شەشە، مەوداکەشی دەکاتە هەشت، چوارێکی سێمەکەشی دەکاتە چەند دەکاتە نۆ. ئەتوو وەرە بزانە ناسینەوەی کامەی ئاسانترینێت. تەمەشاکە ناوەڕاستەکە دەکاتە شەش، ئەڵێ ناوەڕاستەم دەکاتە شەش. وەرە لێرە ناوەڕاستەکە بزانە لە وێنەکان کامە ناوەڕاستە، کردیە شەش ئەو وەڵامی بەجێ بێڵە. ئێستا لێرە تەمەشای و هەڵبژانی ئەیکە ئەو خاڵەی کە لە کەیتە ناوەڕاست پێی دەوتێت ناوەڕاستە. ئێستا ئەو ناوەڕاستە لە وێنێ چەندە دەکاتە چەند دەکاتە حەفت، بەرامبەرەکەی حەفتە. لێرە چەندە شەش، کەواتە ئەوەی ڕاستەخۆ تەرککە. وەرە هەڵبژانی بی ڕاستەوخۆ ناوەڕاستەکە کامە خاڵکەتە ناوەڕاست ئەو دەبیتە ناوەڕاستە. ئێستا لێرە ئەو خاڵەتەکەویتە ناوەڕاست، ناوەڕاستەکەم چەندە شەش، کەواتە ئەکرێ بیتە وەڵامی ڕاست. سی تەمەشاکە بە هەمان شێوە ناوەڕاستەکەی چەندە شەشە، ئەوەش ئەکرێ بیتە وەڵامی ڕاست. وەرە دی تەمەشاکە دی ناوەڕاستەکەم چەندە، حەفتە ڕاستەوخۆ، کەواتە پێویست ناکە ئەوان کە تاقیبکەوە. ئەو جارە وەرە چی حسابکە؟ مەوداکە. مەودا دەکاتە چەند؟ دەکاتە هەشت. مەودا واتە گەورەترین ژمارە کەم بچووکترین ژمارە. لە هەڵبژارنی چێ تاقی دەکەینەوە؟ بی و سی. لە هەڵبژارنی بی تاقیکەوە مەودا گەورەترین ژمارە ناقسەن بچووکترین ژمارە، گەورەترین ژمارە ناقسەن بچووکترین ژمارە. گەورەترین ژمارەم چەندە لێرە؟ مەودا یەکسانە. گەورەترین ژمارەم چەندە؟ دوازدە. بازنەکە لەسەر خاڵەکە لەسەر دوازدەیە، کەواتە ئەوە دوازدە گەورەترین ژمارەیە. ناقسەن بچووکترین ژمارەم چەندە؟ بچووکترین ژمارە چەندە؟ چوارە، کەواتە دوازدە ناقسەن چوار یەکسانە بە چەند؟ یەکسانە بە هەشت، کەواتە مەوداکە کردیەکە هەشت. ئەو جارەی ناوەڕاستەکەم شەشە لە وێنەی مەوداکەشم هەشتە. چیمایە چوارێکی سێم، بزانە چوارێکی سێم لە وێنێ دەکاتە نۆ یاخودنا. چوارێکی سێم دەکەویتە نێوان ناوەڕاستە و گەورەترین بە، ناوەڕاستە گەورەترین بە، کەواتە ئێرە دەبیتە چوارێکی سێم. لە ڕاستی چ ژمارەچە؟ ئەگەر بیت دقت بدەیت لە ڕاستی ژمارە نۆیە، کەواتە بیم دەبێتە وەڵامی ڕاست.